بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان ئامادەبانی خۆشەویست، ئەندامانی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانتاران و لایەنە سیاسیەکان و کۆمپانیا و وەبەرهێنەران و ڕێکخراوەکان و هاوڵاتیان بەخێر بێن بۆ کۆنفرانسی بوژانەوەی شاری کفری. سڵاوێکی گەرمیانانەی پڕ لە سۆز و خۆشەویستیتان لێبێت. ئێمە لە دەستەی پاڵپشتی شاری کفری بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵە دامەزراوین و هەر لە سەرەتاوە بۆیە ئەو ناوەمان هەڵبژار بۆ ئەوەی پاڵپشتی هەر کارێکی چاک و باش بین، چی لەلایەنی حکومی و چی لەلایەنی کەرتی تایبەت، و هەر لە سەرەتاوە ئەوەمان بۆ ئیدارەی شار و ناوچەکە و لایەنە سیاسیەکان خستە ڕوو. ئێمە لەم دەستەیە جیاوازی دەنگ و ڕەنگ نابێتە ڕێگر لە یەکبوون و یەکدەنگیمان بۆ ئاوردانەوە لە شاری کفری و ناحیەکانی. هەر بۆیە وامان بە بارزانی ئەم دەستەیە نوێنەری هەموو لایەنە سیاسی و پیاماقوڵ و بێلایەن و چون و تۆژە جیاوازەکانی سنووری قەزاکە لەخۆ بگرێت و بە خۆشحاڵیەوە واژ بوو و ئەنجام ئەم دەستەیەمان پێکەوە ناو سەردان و بەسەرکردنەوەکانمان سەلمێنەری ئەو ڕاستیەن لە پێناو کفری، ڕەنگ و دەنگ و لایەنداریمان و جیاوازی نەتەوەیمان نابێتە ڕێگر بۆ پشتیوانی و پاڵپشتی لە هەر کار و پرۆژە و بیر و بۆچوونێک کە خزمەت بە کفری و ناحیەکانی و چین و توێژە جیاوازەکانی بکات، و زیاتر سوور بوون بۆ بەرگری لە مافەڕەواکانی شارەکەمان و هەوڵدان بۆ ئاوردانەوە لەم شارە و گەیاندنی کێشە و کەموکورتیەکان بە پەرلەمان و حکوومەت و ڕێکخراو و کۆمپانیا و وڵاتانی دەرەوەش. بەڕێزان، دەمانەوێت ئەوە بخەینە ڕوو بۆچی ئەم کۆنفرانسە ئەنجام دەدرێت و ئامانج لێی چییە. بۆیە لای خوارەوە هۆکار و ئامانجی کۆنفرانسەکە بۆ بەڕێستان دەخەمە ڕوو بۆ ئەوەی پێویستی بە ڕێکاری ئیداری و حکومی هەیە لەلایەنی تایبەتمەندی حکومی هەنگاوی جدی بۆ بنرێت و چیتر بەڵێنی سەرزار نەبن، و ئەوەی پەیوەندی بە چاودێری و بە داداچوونی پەرلەمان هەیە بە وردی ئەنجام بدرێت بۆ ئەوەی بتوانێت کفری ڕوحی بەبەردا بهێنرێتەوە و بتوانین پێکەوە ئاوەدانی زیاتر و بوژانەوەی زیاتر لە شارەکە و سنووری قەزاکەدا ئەنجام بدرێت. وەگەر هەنگاوەکانی حکوومەت و چاودێری پەرلەمان وەکو خۆی و بەجوانی ڕۆژ ئەوە ڕێگە خۆشکەر دەبێت خەڵکی سنووری قەزاکە و کۆمپانیا و بەرهێنەران و سەرمایەداران بە ئەرکی خۆیان هەستن و پرۆژە و کاری خۆیان ئەنجام بدەن و بتوانین ئەو ڕێگریە ڕۆتینی و ئیداریانەی کە پێشتر هەبوون چارەسەر بکرێت بۆ ئەوەی داهاتووی کفری وەکو ڕابردووی ڕووناک بێتەوە. بۆیە لای خوارەوە هۆکار و پاشان ئەنجامەکانی کۆنفرانسان بۆ دەخەمە ڕوو. هۆکاری ئەنجامدانی کۆنفرانس: یەکەم، کفری لە ساڵی 2008 بەدواوە تاوەکو ئێستا بە لێشاو ماڵ و خانەوادەی لێ دەردەچێت و کە تەنها لە ساڵی 2002 بۆ 2020 نزیکەی زیاتر لە 2000 خێزان کفریان جێهێشتووە. بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و هەلیکارە ئەم ژمارەیە بەگوێی هەر کەسێکی بەرپرس بکەوێت پێویستە شۆک بێت و خەمی جدی لە کێشەکانی کفری بخوات. دوو، بەپێی ئەو داتا و زانیارانەی کە لەلایەنە فەرمیەکان بڵاو کراوەتەوە بەشی کفری لە بودجەی ناوچەی گەرمیان لە ماوەی ڕابردوو پێش قەیرانی دارایی لەو پرۆژانەی کە وەستاون بەم شێوازە بووە کە بڕی 540 ملیار و 19 ملیۆن دینار بووە، لەو بڕە بەشی قەزای کفری 56 ملیار و 456 ملیۆن بووە، و لە بودجەی تەرخانکراوی شیرینی نەوت کە بەهۆی بیرە نەوتەکانی سنووری کفری هێنرایە گەرمیان لە 200 ملیۆن دۆلار تەنها بڕی 40 ملیۆن دۆلار بەرکفری کەوتووە. لەو بڕەش بڕی 20 ملیۆن دۆلار بۆ قەیسەری کفری تەرخانکرا لە ساڵی 2012 کە تەنانەت 1 دیناری عێراقیشی تێدا خەرج نەکراوە، و پاشماوەی ئەو بودجەیەش بۆ چەند پرۆژەیەک بووە کە بەر بودجەی نەوت کەوتووە و تا ئێستا تاکە بودجەیە کە پرۆژەکانی نەخراونەتە گەڕ، و پاشماوەی شیرینی نەوتەکە
بەشێکە لەو داتایی کە لە پرۆژە وەستاوەکاندا لای سەرەوە باس کراون کە ئەمە جۆرێک بووە لە پشتگوێخستنی کفری، چونکە بودجەی نەوت بەهۆی ناجێگیری بازاڕی نەوت سەقامگیر نییە و لە پرۆژە پێشنیارکراوەکانی داهاتوو بڕی 233 ملیار و 893 ملیۆن دینار عێراقی داوا کراوە بۆ گەرمیان، بەڵام تەنها بڕی 3 ملیار و 867 ملیۆن بۆ کفری تەرخان کراوە. ئەمە جگە لەوەی کە چەندین پرۆژە لە سنووری کفری کارەکانیان ڕاوەستاوە و تا ئێستا دیار نییە بۆ پرۆژەکانی وا دیزە بەدەرخۆ نەکران. لەوانە پرۆژەی ماڵی مەجید پاشا کە بەهۆی کێشەی کۆمپانیا و حکوومەت کارەکەی وەستا لە ساڵی 2020دا و دواتر بەهۆی ئەو وەستانەوە خانۆکە بە تەواوی هەرێسە هێنا و پرۆژەی یاریگای یانەی کفری کە بە تاوە نەکراوی جێهێڵرا لە ساڵی 2011 و چەندین پرۆژەی دیکە. سێ شاری کفری تەنها لە ساڵانی 1994 تاوەکو ساڵی 2003 و سەردەمی ڕژێمی بەعەس زیاتر لە 450 شەهیدی هەبووە. ئەم 450 شەهیدە ناسراون بە شەهیدی نان و ژیان. چوارەم کفری لە بەرەکانی پێشەوەی جەنگ بووە لە دوای ساڵی 1991 تا ساڵی 2003 هەر لەوەی کەوا بەر تۆپبارانی ڕژێمی بەعەس کەوتووە بەهۆی مجاهیدینی خەڵق و سوپای عێراق و خۆفرۆشانەوە، چی بەهۆی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و چی بەهۆی کاتی لە ناوچوونی ڕژێمی بەعەسەوە کە بەر تۆپبارانێکی سەخت کەوت لە ساڵی 2003 زیاتر لە چەندین شەهیدیدا. پێنجەم کفری تاکە قەزای هەرێمی کوردستانە. لە ڕووی خوێندنی باڵاوە دەتوانین بڵێن پشتگوێ خراوە کە ئەو سێکتەرە بۆ هۆی بوژانەوەی ئەو شارانەی کە سێکتەری خوێندنی باڵاتیاندا هەیە. شەش ڕێگەنەدان بە خاوەنی زەویەکان بە دروستکردنی پرۆژە لەسەر زەویەکانی سنووری کەرتی تلیشان کە بە زەویەکانی گوندی کارێز و دەروازەی کفری کەرکوب دیالە ناسراوە و دروستکردنی ئاستەنگ لەلایەن دام و دەستگاکانی سنوورەکە، چونکە کفری بەو ئاراستەیە بواری فراوانبوون و دروستکردنی پرۆژەی هەیە و ئەمە وای کردووە کەوا کفری گەورە نەبێت و هەلی کارتیایدا زیاتر نەبێت. ئەمەش بە بیانووی زیادەڕەوی کە لە کاتێکدا زەویەکان سەر بە حکوومەتی فیدراڵین و بە چاوپۆشیکردن لە دروستکردنی پرۆژە لەسەر ئەو زەویانە هەلی کاری زۆر لە ناوچەکە دەڕەخسێت و لە بەرانبەردا حکوومەتی هەرێم و ئیدارەی ناوچەکەش تووشی هیچ کێشەیەکی یاسایی نابن، چونکە خاوەنی ئەو زەویانە لەسەر بەرپرسیاری خۆیان پرۆژە دەکەن لەو سنوورە کە بەر مادەی 140 دەکەوێت و ئەم ڕێگریە وای کردووە خەڵک لە کفری دانەنیشێت و خەڵکی دیکەش شوێنیان بگرنەوە و مەترسی زۆربوونی خەڵکی عەرەب هەیە کە ئەمەش دیمۆگرافیای ناوچەی کفری و سنووری هەرێمی کوردستان بە تەواوی دەخاتە مەترسیەوە. بۆیە لەبەر ئەو هۆکارانە و چەندین دیکە کە لە پانێڵەکان بەوردی دشیان خراوەتە سەر ئەم کۆنفرانسە ئەنجام دەدرێت. ئامانج لەم کۆنفرانسە: یەکەم، بەرەپێدانی سێکتەرە جیاوازەکان لە شاری کفری و لە ئەنجامدانی خزمەتە گوزاریە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان. دووەم، زیادکردنی هەلی کار، هێنانی دەستی کار و بەرهێنەران بۆ سنووری شارەکە لە ڕووی دروستکردنی کارگەی کەرتی تایبەت و بەرهێنان لە بوارە جیاوازەکان. سێیەم، گەشەپێدان لە بواری سامانە سروشتیەکان و کانزاکان کە کفری بە هەموو شێوەیەک گونجاوە لەو ڕووەوە. چوارەم، بەستنەوەی کفری بە شارەکانی دیکەی هەرێم و عێراق، ئەوش لە ڕێگەی هێنانی چەند بەشێکی زانکۆی گەرمیان لە کەلارەوە بۆ کفری یان پەیمانگای تەکنیکی و یان دامەزراندنی کۆلێژ، زیادکردنی بەشی دیکە بۆ کۆلێژی کشتوکاڵ و کردنەوەی پەیمانگای نوێ. بەرەپێدان بە بواری گەشتیاری و دروستکردنی شوێنی گەشتیاری لەسەر بەنداوی باوە شاسواری سەنتەری قەزا کە تەواو ئامادەیە بۆ ئەو بوارە و هەردوو بەنداوی ئاوەسفی و خۆرنەوەزان و هەندانی وەبەرهێنەر و بازرگانان و کۆمپانیاکان بۆ پرۆژەی گەشتیاری لە سنووری کفری، گرنگیدان بە کولتوری ناوچەکە و پێکەوە ژیانی هەستێنەتەوە سەرەکیەکەی کوردستان لە کفری کە دەکرێت ببێتە نمونەی پێکەوە ژیان. پێنجەم، گرنگیدان بە شوێنەوارەکانی کفری و هێنانی ڕێکخراوە بیانیەکان بۆ نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان بە شێوەیەک ئەو شوێنەوارانە بنە سەرچاوەی داهات بۆ حکوومەت و
حکوومەت و کەرتی تایبەت و ڕەخساندنی هەلیکان کە لە سنوورەکە و هەوڵدان بۆی کفری وەکو شوێنێکی شوێنەواری تەماشا بکرێت و دووبارە دروستکردنەوەی ئەو شوێنەوارانەی کە ڕووخاون لەسەر هەمان دیزاینە کۆنەکە وەکو ئەنجامدانی کنە و پشکنین لە شوێنەوارەکانی سنووری کفری کە تەنها یەک ڕێکخراو ڕووبکاتە ناوچەی کفری بۆ کنە و پشکنین بە دڵنیاییەوە چەندین ڕێکخراوی جیهانی ڕوو دەکەنە کفری بۆ دۆزینەوەی شارستان یەتە مێژوویەکان کە لە کفریدا هەبوون لە سەدەکانی ڕابردوو و پێش زاینیش. حوتەم گرنگیدان وەبەرهێنان لە بواری کشتتوکاڵی و دروستکردنی پرۆژەی ئاودێری لەو ناوچانەی کە پێویستن و دروستکردنی کەرتی تایبەت و کۆگای خۆراکی بۆ بوژانەوەی کەرتی کشتتوکاڵ و ڕەخساندنی هەلیکار و ئاوەدان هێشتنەوەی گوندەکان بۆ ئەوەی ئەرکی حکوومەت کەم بێتەوە و گەنجانی سنوورەکە تەنها چاوێن لە دامەزراندن نەبێت و هەوڵ بدرێت لەم ڕێگەیەوە کفری بێتە پێشەنگی پەرەپێدان بە بەرهەمی ناوخۆی و پشتبەستن بە بەرهەمی ناوخۆی و دەستی کاری ناوخۆی. لە کۆتاییدا ڕوویدەممان دەکەین لە بەرپرسانی حکومی و پەرلەمانتاران کەوا کفری پێویستە خەمی جددیتان بێت و کار ئاسانی تەواو بکەن بۆ هەر کار و پرۆژەیەک کە هەر کەس و کۆمپانیا و بەرهێنەرێک دەیەوێت ئەنجامی بدات بە لە بەرچاوگرتنی دۆخی کفری و هیوادارین بتوانین لەم کۆنفرانسە بە پلانێکی تۆکماوە دەربچین کە ببێتە هۆی بوژانەوەی شاری وەزیران. دەستەی پاڵپشتی شاری کفری 21/1/2021. زۆر سواز بۆ عوسمان حەداچی. عزیزان ئێستاش لەگەڵ وتەی قایمقامی قەزای کفری و ئیدارەی گەرمیان پێم وایە هیچ کەس لەو بەڕێزانە ئامادە نییە جێی داخە و جێی پرسیارە و دەکرێت دوایی بە دوواداچوون بکەین لە هۆی ئامادە نەبوونی ئەو بەڕێزانە کە کەسیانێکی معنین بەم کارە ئەوایە ئەوان پێش هەموو کەسێک لێرە بن و قسەی خۆیان هەبێ و بە پیری شارەکەەوە بێن و هەموو ئەو داواکاریانی ئێستا کراوە ڕوبەڕووی ئەو بەڕێزە کراوەتەوە ئەوایە لێرە وایە جێی داخە دووبارە و سێبارەشێک. ئێستاش بەڕێزان سنووشتان ڕادەکێشین بۆ ڤیدیۆیەک کە ئامادە کراوە لەسەر شاری کوپری داواکارم بینەر بن. زۆر سۆز. هيا سيري يا عشقي